بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێی ئەمڕۆ پێشکەشەکەم. خۆشەویستان لە هەفتەی ڕابردوودا هەڵبژاردننی خولی بیستەمی پەرلەمانی ئوردون بەڕێوەچوو. بێگومان لە دوایی لەباربردننی بەهاری عەرەبی دەوترا کە جارێکی دیکە ئیسلامیەکان چانسی ئەویان نییە لە وڵاتانی ناوچەکە سەرکەوتن بەدەست بێنن لە هەڵبژارنەکاندا. بەڵام ئەوەی بینیمان پارتی کاری ئیسلامی کە باڵی سیاسی ئیخوان موسلیمینە لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی ئوردون وەک دەوترێت سێ یان دوو ئەوەندەی کورسیەکانی پێشووی دەنگی هێناوە. ئەمەش گۆڕانکاریەکی گەورەیە و لە نێوەندە سیاسی و لێکۆڵینەوەکان چ لە ناوچەکە چ لە جیهان دەنگدانەوەی تایبەتی خۆی هەبووە. هەر لە سەرەتای جەنگی زریانی ئەقسا خەڵکی ئوردون لە ڕووی جەماوریەوە پاڵپشتێکی تەواوی خەڵکی بەشمێنەتی فەڵەستین و کەرتی غەزە بوون کە بێگومان سەرکردەکانی پارتی کاری ئیسلامی ڕۆڵی بەرچاویان دەبینی. هەڵبژاردننی پەرلەمانی ئوردون و جارێکی دیکە گەڕانەوەی ئیسلامیەکان تەوەرەی ئەڵلقەی ئەمجارەی ئەم ڕۆمان دەبێت شرۆڤی دەکەین با میوانداری زۆر بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری. مامۆستاجان بەخێر بێت. سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا لە دوای بەهاری عەرەبی ئەو با بڵێن دەسەڵاتانەی هاتنە سەر حکوم لە وڵاتانی بەهاری عەرەبی تیاکرا بە جۆرێک لە جۆرەکان لەبار بران. هەموو ناوەندەکان باسییان لەوا کرد ئیتر جارێکی تر لایەنە ئیسلامیەکان ناتوانن سەرکەوتن بەدەست بێنەوە. بەڵام لە ئوردن بینیمان لە هەفتەی ڕابردوو ئەمە پێچەوانە بووە. چۆن لەم بابەتە ئاڕوانی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێستان کاکدانا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامە ناوازەیەتان کە بەردەوام پیشکەخەنە سەر ڕووداوەکان و جەماوەری خۆشەویستی کوردستان ئاشناکەن بە ڕووداوە گرنگەکان. دیارە وەکو جەنابەت باست کرد لە ساڵی 2011 بەهاری عەرەبیە شۆڕشەکانی بەهاری عەرەبی سەری هەڵدا و لە عالەمی عەرەبی و ئیسلامی و ئەمە ڕاستەکاندنێک بوو بۆ دەسەڵاتداران بەگشتی لە عالەمی عەرەبی و ئیسلامی و بەروبوومیشی هەبوو. بەڵام بە پلانێکی نێودەوڵەتی ئەو شۆڕشانە لە باربران بەداخەوە شعور و هەستێکیان بۆ هاوڵاتیان یا بۆ هەموو گەلانی مسلمانی ناوچەکە دروست کرد کە ئەم شۆڕشانە بێسەمەرن بێبەرهەمن و لە نەتیجە هەر خەڵک زەرەرەکە و ئەو دەسەڵاتدارە دیکتاتۆرانە بەردەوام پشتیان ئەگیرێ و ئەوان چۆنیان بێ وڵات بەو شێوە ڕابڕێەوە. مەبەستیان لەم پیلانە چی بوو مامۆستا؟ مەبەست ئەوە بوو کە قیادەکردنی ئەم شۆڕشانە لەلایەن ئیسلامیەکانەوە بەگشتی واتوانین بڵێن ینی بەڕیس لە وڵاتی مەغریبەوە بێنە خوارەوە هەتا لیبیا هەتا تونس هەتا جەزائیر هەتا میسر هەتا ئوردون هەموو ئەو وڵاتانە حیزبە ئیسلامیەکان هەم قیادەی شۆڕشەکانیان کرد و هەم توانیان پلەی یەکەم لە سەدارا بن بۆ بەڕێوەبردنی وڵات و زیمامی ئوموری وڵات وەرگرن کە ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەی بۆ وڵاتانی زلهێزی دنیا و ڕۆژئاوە ئەمریکا دروست کرد و بە تایبەتی ئیسرائیل کە ئەمە مەترسیەکی گەورەیە بۆیان و لە داهاتووە ئەو ئیستیقرارەتی کە ئیسرائیل هەیەی لە مەنتیقەکە لە ناو جەرگەی عالەمی ئیسلامی و عەرەبیە ئەشێوێ. بۆیە ینی مەبەستەکە لەوە بوو کە ئیسرائیلی تێکنەچێت. بەڵێ مەبەستەکە ئەوە بوو کە ئەمنیەتی ئیسرائیل کە ئەتوانین بڵێن ئەمریکایەکی بچووکە لە ناو عالەمی عەرەبی و ئیسلامیە دانراوە ئەمە هەم ئەمریکا و هەم وڵاتانی غەربی ئەوروپی بەڵێنی ئەویان بە ئیسرائیل داوە کە ئەم کیانە بپارێزن و ئەم کیانە ئەگەرچی کیانێکی غاسیبە داگیرکارە زایۆنیزمە بە زوڵم و بە تەعەدا ئەو مۆقعی داگیر کردووە لە عالەمی ئیسلامی بەڵام ئەوان ئەی پارێزن لەبەرەوەی کە هەم مەساڵحیان وا ئەڕوا و هەموو کاتێکیش و بەردەوام ئیسرائیل لە ناوەڕاستی عالەمی عەرەبی و ئیسلامیە چەکشێکی ئامادەیە بۆ سەر دەسەڵاتدارانی ناوچەکە. بۆیە ئەو کاتە شۆڕشەکان کە وردە بەرەو ئەنجام و نەتیجە ئەڕۆی ئەوان هاتن بە شۆڕشێکی پێچەوانە یا ئەتوانی بڵێن بە شێواندنی شۆڕشەکان بە شێوەیە کە
خەڵکێکی بەکرێگرتەی خۆیان هێنایان ناو جەماوەرەکەوە و بە تێکدانی توانی بڵێن شۆڕشی پێچەوانیان دروست کرد بەرامبەر ئەو شۆڕشانەوە توانیان ولا هەندێشن کودەتاشیان کرد بەڵێ وەکو میسر بڵێ کودەتایان کرد کە ڕئیسی میسر کە بە شێوەیەکی شەرعی لەلایەن جەماوەری میسرەوە سەر و 12 ملیۆن دەنگی هێنا لایەن برد و ئیزاحەیان کرد بەبێ هیچ یاسا و دەستورێک و هەموو وڵاتانی غەرب و بارەکەی قەزەکەیان کرد و دوای ئەوە ڕئیسە منتەخەبە کەشگیرا و سجن کرا و پاشان شۆڕشەکە سەرکوت کرا و ئەوی شەید کرا کەس قسەی لێوە نەکرد بۆیە الحەمدولیلا دوای ئەوەی کە مسلمانان دیارە هەوراز و نشێوی زۆریان بینیوە لە عالەمی عەرەبی و ئیسلامی و زانیان کە دڵیان بە خەتوڕەتی وەزعەکە کرد ئەمە جۆش و خرۆشێکی نوێی دروست کرد لەناو مسلمانان ئەمە وای لێ نەکردن وای لێ نەکرد پاشە کشە بکەن لە کاری خۆیان یا پەشیمان بنەوە یا بۆ نمونە ئاژبەتاڵی لێ بکەن نەخێر بەڵکو ئەم شۆڕشانە بەردەوام بوو ئەگەر چی ئەو گڕوتینە یەکەم جاری نەبوو بە شێوەیەکی ئەهوەنتر یا بە شێوەیەکی کەمتر لاواستر بەڵام لە 7 ئۆکتۆبری ساڵی پارەوە دوای تۆفانی ئەقساوک و جەناب باست کرد زیاتر گڕوتینێک لەناو عالەمی ئیسلامیا دروست بوو کە مسلمانان زیندون و پێویستە دیفاع لە قەزیە مەسیرەکانی خۆیان بکەن و لەناو وڵاتانی خۆیانە پێویستە ئەو کەسانەی کە بە عەمالەتی غەرب حکمیانەکەن پێویستە سنووریان وەدابنرێ و ڕوبەڕوویان بوەستنەوە و حتا ئەو پەردەی داماڵی ئەم تۆفانی ئەقسایە کە ڕوویدا لە فەڵەستین و بە تایبەتی لە قیتاعی غەزە و کەرتی غەزە ئەمە بەڕاستی ئەو پەردەی داماڵی لەسەر دەموچاوی هەموو ئەو وڵاتانەی کە بەکرێگیراوی غەربن و لە پێناوی تحقیقی ئامانجی غەربات ئیدارەی وڵاتی خۆیانەکەن یا دەسەڵاتدارەتی وڵاتی خۆیان وەرگرتووە بۆیە مسلمانان بە ئاگا هاتنەوە و دەرکەوت ئەو کەسانەی کە بەرامبەر ئەم شۆڕشەکە یا ئەم تۆفانە کە ڕوویدا لە فەڵەستین کێیە ئەوانەی کە لەگەڵ مەبادی خۆیانە ڕاستەکەن و لەگەڵ قەزەی ئیسلامی خۆیانان و باوەڕیان بە قەزەکەی خۆیان مایە کێن ئەوانن بەردەوام لەسەر عەمالەت و خزمەتکردنی غەرب دژی وڵاتی خۆیان ئەنی وەکو بوارێکی لێ هاست قوڵی ڕەش و سپیتیا دە بەڵێ بەڵێ جا ئەمەی جەنابەت باست کرد ئەمەی ئوردون بەڕاستی جەبهەی عەمەلی ئیسلامی کە حرەکەیەکی ئیسلامین و لەوێ تەمسیلی باڵی سیاسی حرەکەی ئیخوانەکەن لە ئوردون لە ساڵی 92 دروست بوون ئەمانەش بەڕاستی معاناتێکی گەورەیان بووە جارێ هەر سیستمی بەڕێوەبردنی وڵاتی ئوردون سیستمێکی مەلەکیە و دەستورێکیان هەیە ئەم دەستورە دەسەڵاتێکی مطلقیاوە بە پاشای وڵات حتا توانێت پەرلەمانتار بە ڕێژەیەکدانێ بۆ قەومیاتەکان خۆی دەسەڵاتی هەیە بەڵێ بەبێ هەڵبژاردن خۆی تەعینیەکە و حتا شێوازی هەڵبژاردنەکەت بە شێوازێکی فەردی بووە تا ئێستا يعني أحزاب أما أول انتخابات أحزاب بالك أحزاب بقى قوائم يوجد لا سطح صدنا يستاج أم جارة بنسبة لا سطو سيوهش كرسي كتشلية كرسي بو أحزاب كان أي بتريشي هربة نراتي محلية لجرك كان وتا خلق هاولاتي توانيتي دودن با دنيا بابو حزبك يعني أرزومديتي وحزك أم حزب سرخة وبحروها نوينير كانش كا لأنه منطقة كان نوينير ورشحي فرديش هبوا لو أنا شا ما في بودن بنفري بابويا أم حركة أم شورشي كرويدا على فلسطين أو روبرونا جوري حركة حماس لفلسطين وخلقي غزة مسلماناني غزة أمان براسي وكو أم بزوت نويا پاڵپشتێکی گەورە بوون و مزاهراتێکی گەورەیان کرد و لە ڕووی معنەویە و پاڵپشتێکی معنەوی گەورەی فەڵەستینەکان بوون ئەگەرچی لەناو وڵاتی ئوردونە نسبەتێکی زۆری ئاواری فەڵەستینی سەعدۆر من ئەمێ بزانم گرنگی ئوردون بۆ فەڵەستین و بۆ کەرتی غەزە کە خۆ دەزانی ینی هاوسێن و با بڵێن سنووریان زۆر لێکەوە نزیکە سەرکەوتنی مسلمانان لەوێ چ پامێکی بۆ مسلمانانی کەرتی غەزە و چ پامێکیشی بۆ قەواری زایۆنی هەیە بەڵێ بێگومان وەکو باسم کرد کاتێک کە ئیسرائیل بە داگیرکردن و بە غەسب وڵاتی فەڵەستینی لە ساڵی 1940 داگیر کرد مسلمانانی فەڵەستینی ئاوارە بوون ڕاست بەسەر زۆربەی وڵاتە دراوسەکانە
و هەندێک بە هەندێک ئیتیفاقیاتی نێودەوڵەتی ڕێژەیەکی زۆر مسلمانی فەڵەستینی ئێستا ئاوارەی ئوردونن کە لە ملیۆن خۆیان لە ملیۆن کەسە دەن و لەوێ لە مخەیماتان لە ناو ئوردونە و هەندێکیشیان چوونەتە ناو شارە گەورەکانەوە بەڵام هەر حسابی مواڵتنی ئوردونیان بۆ ئەکرێ لە هەندی ڕۆ لە هەندی ڕۆیشەوە هەر وەکو لاجئ تەعاونیان لەگەڵەکرێ ئەم بەڕاستی ئەم حاڵەتە کە ئێستا ئەم نەتیجەیە کە بەدەست هاتووە لە وڵاتی ئوردون بێگومان کیانی سەهیۆنی و زایۆنیزمی زۆرە ترسێنێ چونکە کاریگەری هەیە ئوردون بەڵێ وڵاتێکی ملاصق یا دراوسەی ئیسرائیلە ئەوەی کە حکومەکە لە ئوردونە هەر بڕیارێک بە هەر هەنگایەک بە ئەسەر لەسەر وڵاتی ئیسرائیل بەجێهێڵێ لەسەر کیانی ئیسرائیلی بەجێهێڵێ بۆیە ئەوان زۆرە ترسن ئەگەرچی شێوازی حکم لە وڵاتی ئوردونە شێوازێکی مەلەکیەک و باسم کرد مەلیک دەسەڵاتی مطلقی هەیە و هەندێک قراراتی حتا توانێت هەندێک قراراتی پەرلەمانی ڕاگرێ حتا ڕئیس وزەرا ئێستا ئەمەیشێکە لە داواکانی جەبهەی عەمەلی ئیسلامی کە ڕئیس وزەرای دانراو مەلیک تەنسیبی نەکا بەڵکو لە بەزۆرینەی پەرلەماندارە ئێستا حالێن هۆڵی پەرلەمان بەڵێ بێ لە هۆڵی پەرلەمانە بەڵام ئێستا وانی ئێستا مەلیک تەنسیبەکە و دەسەڵاتی مەلیک دەسەڵات کەس هەر کاتێکیش بێ عەزلێکە بۆیە ئەم دەسەڵاتاوان و خۆشتان ئەزانن مەلیکی ئوردون مەلیک عەبدوڵڵا و باوکیشی مەلیک حوسێن ئەمانە ینی دۆستی ئیسرائیلن و دۆستی وڵاتانی غەربن و چی لە مەساڵحی ئیسرائیلا بووە لەو هاتبێتە سەر کۆمەڵێک بابەتی مەسیری ئەوان لە مەساحەتی ئیسرائیل حرەکەتیان کردو بەڵام ئەم گۆڕانکاریێک ئێستا لە ئوردونە ڕوویداوە بەڕاستی کاریگەریە بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی وڵات چووکە ئەم پەرلەمانتارانە قسەیانە بێ و حتا لەسەر شێوازی بەڕێوەبردننی وڵات قسەیانە بێ لەسەر ئەو حکومەتی داهاتوو قسەیانە بێ حەقیان ئەمان ئێستا حیزبی یەکەمن و دەنگی یەکەمیان هێنەنا ئەو حیزبە 36 حیزب هەیە وازانم لە ئوردونە 38 هەیە کە مۆڵەتی ڕسمیە 36 بەشداری کردووە انتخاباتە لەناو ئەم 36 جەبهەی عەمەلی ئیسلامی یەکەم دەنگی هێناوە واتە زۆرترین کورسیان هەیە ئەمان دەما قسەیانە بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی وڵات گەر دەسەڵاتی ڕاستەوخۆشیان نەبێت لەسەر حکومەت لەسەر مووقیفە سیاسەکانی حکومەت لەسەر پەرلەمان و هەڵوێستەکانی بۆ ئەمانە تەئسیری ئەبێ و بەڕاستی ئەمەش تا سەر ئەو دەسەڵاتە یا ئەو پاشای وڵاتە ناتوانێت ڕوبەڕووی ئیرادەی خەڵک بێتەوە هەر شتێک کە خەڵک و ئەمانە کە نوێنەری خەڵک و منتەخەبی خەڵکن ئەمانە بەڕاستی ئەبێ قسەیان وەژیراو بێ بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریانە بێ لەسەر قەزەی فەڵەستین باش هەرگەر لەسەر قەزەی فەڵەستین بینەوە مەسا هەر لە چەند ڕۆژی ڕابردووە لە جەزائیریش هەڵبژاردننی سەرۆکایەتی کرا بەڵێ ینی سێ مڕەشەح بوون ئەو مڕەشەحیان دەنگی زۆر هێنا کە پشگیری گەری فەڵەستین و دژایەتی بەڵێ عەبدولمەجید تەبون بەڵێ بۆ دەوڵەتی قەواری زانوی دەربڕیەوە ئەمەش دیسانۆ چیمان بەڵێ ئەمەش هەمانمان ناگەێنێ عەبدولمەجید تەبون کە لە خولی پێشووە دوای ئەوەی کە جەزائیر بە ئازادانە تقریبا 4 ساڵەوە پێش انتخاباتێکی حۆڕیان کرد و وڵات بەدەست ئەسکەرەوە بوو بە شێوەیەکی مطلق پێش ئەمە ئەوە ئەو یاسایانە گۆڕا و بە هەڵبژاردنێکی ئازادانە ئەم پیاوە کە ئێستا هەڵبژێراوەتەوە بە جاری دوم کە نای عەبدولمەجید تەبوونە هاوڵاتێکی سربەخۆ بووە هەڵبژێرا و ئەم جارە زۆر پاڵپشتی قەزەی فەڵەستینی بوو و حتا لە چەندین بەلاغات و بەیانە ئاشکرای کرد کە ئەوان وەکو دەوڵەتی جەزائیر ئامادەن ئەگەر سنوورەکانیان بۆ بکەنەوە یاواتە لەلایەن وڵاتی ئوردون و میسرەوە ئەوان قوات بنێرن بۆ دیفاع لە ئەهلی غەزە مسلمانانی غەزە کە ئەمە موقفێکی زۆر گەورە بوو و حتا جەزائیر لە هەندێک تەحالوفات کە ئێستا بەرامبەر تەحالوفاتی غەربی دروست بووە کە رووسیا وڵاتانی چین و ئەوانە لەنا ئەو تەحالوفاتانەشا مشارکە و بەشداری هەیە بۆیە ئەم جارە شەعبی جەزائیری تەئیدەن بە ئەو مووقیفانە کە نواندی ئەو ڕئیسە لە 194 دەنگەکانی هێنا وتوانی جارێکە بێتەوە بە ڕئیس ئەمەش ئەومان پێڵێ کە شەعبی عەرەبی و شەعبی موسڵمانی جەزائیری بەڕاستی لەسەر قەزەی خۆیان بەردەوامن کێ پشگیری قەزیەکان کە پێکێ تەئیدی قەزەی ئیسلامی ڕئیسەکەی عالەمی عەرەبی و ئیسلامیکە کە قەزەی فەڵەستینیە ئەوان تەئیدیەکەن و پشگیریەکەن و دەنگی بۆدا مامۆستا ئەنوەر ئەمە ئەوەشمان پێ ناڵێت کە گەل و هاوڵاتیان لە وڵاتە عەرەبیەکان
زۆر جیاوازن لەوانەی کە حکومداریانەکەن و حکومڕانیانەکەن بوونەتە دەم ڕاستی ئەوان وانە چۆتە قەزەیەکی فەڵەستین هەریەکێک ینی دیفاعکە پشتگیری بکە خەڵکەکە پشتگیری ئەوە کا بەڕاستی کاکدانە لە عالەمی عەرەبی و ئیسلامیە دەسەڵاتدارەکان لە دۆڵێکن جەماوەر خەڵکیشە دۆڵێکی تر ینی نوێنەرەتی ڕاستەقینی خەڵک باڵێ نەخێر ئەوە ئێستەیە هەنگاوەکان بەرەو ئەوە چیە کە خەڵک ئەگەر انتخاباتی ئازاد بکرێ هەڵبژاردننی ئازاد بکرێ خەڵی نوێرەری حەقیقی خۆی دڵخوازی خۆی هەڵبژێرێ ئەمە ئێستا بەرەو ئەوواچین و بەڕاستی لەم هەموو هەنگاوانەی کەنراون لەم کارانەی کە کراون یەک شتمان ئاگا لێ بێ ئیش کۆڵ نەدانە هەموو کۆڵ نەدەن و هەر کەسێک لە هەر وڵاتێک باوەڕی بە قەزەی خۆی هەبێ و دەستبەرداری قەزەی خۆی نەبێ و یەئس نەیگرێ واتە پاڵی لێ نایاتەوە یا بێئومێد نەبێ بەڕاستی بە ئامانجی خۆیەگا بۆیە ئێستا ئەوە کە ئەیبینین ینی لە عالەمی عەرەبیە وردە وڵاتان بە ئاگا دێنەوە و شەعبەکان و دانیشتوانی وڵاتەکان وڵاتە موسڵمانەکان و دێن بەڕاستی ینی دژی دەسەڵاتی خۆیانە وەستنەوە کاتێک کە دژی ئیرادی ئەوانە ئەمە وازەحە ئەمە وردە کە ئەو هەیمەنەی کە کراوە بە دەعمی غەرب بەداخەوە کە غەرب چای لەوە نەبووە و ئێستش چای لەوە نییە شەعب چیەوێ شەعبەکە ئیرادەی چیەوێ وەچکەی ئەوێ و انتخاباتەکان کە وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئەکرێ نەزیهن دیموکراسین حەقیقین گوێی لەوانە نییە گوێی لەوەی کێ لەسەر مێزی کورسی دانیشێ و چەنە گۆڕاڵی ئەمە چەنێ بە گوێی ئەمەکە بەرژەوەندەکانی ئەم چۆن ئەپارێزێ و نایخاتە مەترسیەوە ئەوان سەر بۆ ئەوالە باش من بۆ ئامادەکردن بەرنامە مامۆستا کۆمەڵێک راپۆرت و کۆمەڵێک بابەت وتارم لە سایتە جیهانی عەرەبیەکانیش بەڕاستی بەرچاوکوت یعنی ئەڵێ ئەمە پامێکی شیتیا بوو شۆکهێنەر بۆ ناوەندە دیبلۆماسی و لێکۆڵینەوەکان هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە جیهان کە وەک لە پێشەکەکە باسم کە ئەیانوت جارێکی ئیسلامیەکان دوایی لە باربردنی باری عەرەبی ینی لەوەیان نەبوون بێنەوە سەر ینی دەسەڵاتیان دەنگی زۆر بێنن ئەم ناوەندانە ئەم مەسەجە ئەم پەیامە بۆ ئەم ناوەندانە چییە؟ ئەو بابەتە کاکدانا قسەیەکی جوانە کە ینی کە ئیسلامیەکان لە ناو دڵ و لە ناو کڕۆکی خەڵکەوە هەڵقوڵاون و هەر کاتێک ڕێڕێوی حەقیقی بگیرێتە بەر بۆ وەرگرتنی ڕای خەڕک و تەزویر نەمێنێ و بەڕاستی دەواازەکان بکرێتەوە دەواازەی ئازاد بۆ قسەگرتن بۆ دەربڕینی ڕا بۆ دەنگدانی ئازاد بۆ ئەوەی کە کێبڕکیەکان واڵا بن بۆ ئەوی کێکی خزمەتی زیاتری خەڵکەکە بەڕاستی لەم حاڵەتانە ئیسلامیەکان لە سەدارن لە پێشی پێشەوە چونکە بۆ لە ناو مجتەمەعەکانی خۆیانە جارە ئیسلامیەکان لە ناو چینە هەژارەکەی مجتەمەعان لە ناو توێژوو لە ناو خەڵکی هەژارە هەڵقوڵاون و لە ناویشیان ئاژین لە شوێنی بەرزەوە نەهاتوون یا بۆ نمونە نەهاتوون لەسەر گیان و ژیانی خەڵکو و کەلاکی سەری خەڵکو و کە لە سەری خەڵک بێن کۆشکی گەورە بنیاد نێن و بچنە بورجی عاجی و خواری خۆیان نەبینن خەڵکێکی هەژار و خەڵکێک کە باوەڕیان بەخوا هەیە باوەڕیان بە قیامەت هەیە حتا ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا چەند ڕۆژە کاتیە بە فرسەتێکەزانن بۆی خزمەتی خەڵکی تیا بکەن بۆی خوای خوانی تیا پەرستن بۆی بتوان کارێکی جوان تەقدیم کەن بۆ ملت وڵاتی خۆیان بەڕاستی سبەینێ خەڵک ڕەحمەت ویان کە وەلای خوش ڕسوول بن ئەم ئامانجە زۆری فەرقەلەوەی کە نەفەرێک یا کەسێک ئامانجێکی دنیای بەحتی هەیە هەموو هەدەفیەوە بگا ئاواتەکانی خۆی ئیتر چی لە بەردەمیان ڕایە ماڵەیە ئاور نایەتەوە بۆ دواوە خۆی عایلەی خۆی چواردەوری خۆی مناڵی خۆی مەساڵی خۆی حیزبی خۆی بینێ کەسی تر نابینێ ئەمە لەکوێ ئەوە لەکوێ کە چاوی لە بەرژەوەندی گشتیە کە چاو ئاگاداری ڕقابەتی خوایە ئەڵێ خوای گەورە مراقیبە بەسەرەوە لەسەر هەر هەنگایەوەگەی نیم بۆیە بڕاستی ئەوە خەیاڵ و خەو بوو کە خەڵکێک و یا خەڵکێکی محلیل بەناو محلیلی سیاسی کە جارێکی ئیسلامیەکان لەم سەردەمی عەولەمایە ناتوان بێنەوە پێشەوە نەوەڵا لە هەموو سەردەمێکە ئەو کەسەی خاوەن پەیام بێ ئەو کەسەی بە حەقیقی خزمەتکاری خەڵک بێ ئەو کەسەی بەڕاستی بۆ خەڵک بژی و بۆ خەڵک بمرێ ئەو خەڵکەی بەرژەوەندی گشتیە خاتە پێش بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی تاک ئەوە دایم لە پێشەوەیە لە ئەگەر لەسەر مێزی دەسەڵات و کورسیش نەبێت لە ناو دڵ خەڵکایە باش ئەگەر ئەمە بە جۆرە لە جۆرەکان مامۆسانۆر وابەستەیکن بیبەستینەوە بە هەرێمی کوردستان ئێمە وا بەرەو هەڵبژاردنێکی چارەنووساس
بە خولی شەشەمی پەرلەمان ئەڕۆین بێگومان ئیسلامیەکان بەگشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەت کۆمەڵی دادگەری کەمتەر خەمیان نەکردووە لە ئەوەی پیان کراوە لە پشگیریکردنی گەلی مەزلومی فەڵەستین یعنی چاوەڕێ ئەکرێ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان مسلمانانی هەرێمی کوردستان پاداشتی لایەنە ئیسلامیەکان لە ڕۆژی دەنگدان بدەنەوە بەڵێ جەماوەری هەرێمی کوردستان جەماوەرێکی بەوەفایە جەماوەرێکی دڵسۆزە و شتەکان بە چاوی سەرە بینێ ئێمە بەڕاستی کۆمەڵی دادگەری ئەو مێژووی هێناومانە بۆ خزمەتی خەڵک ئێمە لە وتەی دروستبوون و مێژوشمان کە ئەگەڕێتەوە بۆ زۆر پێشتر و لە شۆڕیشی ڕزگاری خوازی گەلی کووردا بەشدار بووین و هەموو کاتێکیش بە قەنەعەتەکانی خۆمان هەڵوێستمان دەربڕیوە و هەر هاوار و ناڵەیەکمان لێ بەرز بوو بێتەوە لە پێناوی خەڵکا بووە بە پێناوی خۆمانانە بوو و هەر زوڵمێک و هەر سنوور بەزانێک بەرامبەرمان کرابێ لەبەر ئەوە بووە ئێمە دەنگمان لە پاڵ دەنگی خەڵکا بووە و داکۆکیمان لە مافەکانی خەڵک کردووە لە هەر شوێنێ هاوار و ناڵە و نووزەیەک بەرز بوو بێتەوە بۆ داکۆشی لە خەڵک ئێمە لەوێ بووین لە پەرلەمانە بوو بێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بێ لە ئەنجومەنی پارێزگاکانە بوو بێ خەڵکی ئێمە لە هەر مۆقعێکا بوو بێ جێپەیەکی هەبوو بێ چاوی لەوە بۆ چۆن خزمەتی خەڵکا ینی ئێوە بەرژەوەندیکی بازرگانیتان لەم وڵاتەیە نییە لە بەرژەوەندەکانتان درابێت هاوارتان لێستا ئێمە بەڕاستی وەکو حیزبەکە حیزبی ئەو حیزبە سیاسی کە ئێمەشی تیاکەین کە وەسیلەیەکە ئێمە وای سێرەکە وەسیلەیەکە بۆ خزمەتی خەڵک نەک وەسیلەیەکە لە پێناوێ حیزبێک بێ کۆمپانیا بێ خەڵکی لەسەر بژی و خۆمانی لەسەر بژێنین وەسیلەیەکەمانەیە جەمعێکین جەماوەری کوردستان هۆشیارکەینەوە پرۆژێکی سیاسیمان پێیە کە ئەم میلەتەی خۆمان بە ئاگا بێنینەوە کە ڕاست و چەپی خۆی لێکجیا کاتەوە دۆست و دوژمنی خۆی بناسێ ئەو پرۆژەی ئێمەیە و لەم ڕۆژەوە سەرکەوتوو بین کۆمەڵی دادگەری بەدەستی خاڵی چونکە سوڵتە و دەسەڵات لای کۆمەڵی دادگەری نەبووە پارە و سەرۆت و سامانەی وڵاتە لای ئێمە نەبووە کۆمەڵ هاتووە خزمەتی جەماوەری خۆی کردووە بەدەستی خاڵی و حتا فشاری لە خەڵک و خۆی و ئەندامەکانی خۆی کردووە لە پێنای ئەوەی چی خزمەتێکی زیاتری خەڵک بکە ئێمە بەڕاستی بەوەی بۆمان کرابێت لە دەسەڵاتی مەحدود و توانای مەحدودی خۆمانە چونکە ئێمە بەڕاستی نەعەمالاتی وڵاتانی دراوسێمان کردووە نەعەمالاتی حیزب دەسەڵاتدارەکانی هەرێممان کردووە نەعەمالاتی وڵاتانی غەربی و وڵاتانی ڕۆژئاواییمان کردووە خەڵکێک بێت دەعممان کە لە نەتیجەی ئەو هەڵوێستەی بەدڵی ئەو ئەینوێنین هەڵوێستمان ڕکەبەرە سیاسیەکان لە حیزب عەلمانیەکان و دەسەڵاتداران ئەوانی تۆ باست کردوتی ئێمە نایکەنەوە ئەوان ناکەن دیارە وازەحە ئەوان جارێ هەرمانەوەیان لە سوڵتە و لە دەسەڵاتە ئێستا ئەمانەی ئێستا حکمی هەرێمی کوردستانەکەن بە دەنگی لە 120 خەڵک لە ناو لە 120کەشە لە 140 خەڵک دەنگی پیاون واتە لە 180 خەڵک جار هەر نەیویستون لە 120 لە ناو ئەو لە 120 بەو هەموو تەزویرە و بەو هەموو چاوترسە تۆقاندن و ترس و تۆقانەی خەنە بەرچاوی خەڵکو بە هێزی عەسکەری و بە هێزی چەکدار و بە دوو لە ڕووی جەنابتان و بینەران بە فێڵی سیاسی و بە خەڵەتانی خەڵکو بە پەخشکردنەوە بڵاوکردنەوەی بەرتیل و بەمانە هاتوون کۆمەڵێ دەنگیان کۆ کردوەوە وڵێن ئێمە نوێنەراتی خەڵکەکەین و ئێمە سوڵتەی دەسەڵات بەدەزێمەوەیە کە لە حەقیقەتدا خۆشیان نەزانن وانە بەڕاستی ئەوە لەکوێ ئەوەی تۆ دەنگێکی نەزیکی خۆتت هەیە خەڵکێک خۆت ئەبینێ وەکو کیانێکی سیاسی ئەزانێ تۆ بۆ ئەوەژی و بۆ ئەوە مری و ئەتەوێ خزمەتی کەی و بەڕاستی بەرژەوەندی گشتی هەموو کاتێک تۆ خسووتە پێش بەرژەوەندەکانی خۆت و حیزبەکەتەوە ئەمە ئەبینێ ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی دادگەری چاوەڕێین لە جەماوەری کوردستان جارێ یعنی تر بەسە جەماوەری کوردستان ساڵی 1992 انتخاباتێکی کرد عاتیفە هەبوو حیزبی بەعز ڕاونرابوو تازە کوردستان شۆڕژێڕەکان هاتبوونەوە خەڵک بە حەماسەتەوە ئەمە لەو کاتە دەنگیاندا ساڵی 2000 دەنگیاندا بۆ هەڵبژاردنی شارەوانەکان ساڵی 2005 انتخابات کرایەوە دیسان بۆ هەر سێ پرۆسەکە عێراق کوردستان ئەنجومەنی پارێزگا پاشان 2009 کرایەوە 2013 2014 2018 2021 هەش ساڵی جاجا انتخابات کراوە جە ساڵی وا بۆ سێ انتخاباتی تیا کراوە واتە زەربی کەین لەوە چێنزیکەی 20 انتخابات 20 جۆرە انتخابات خەڵکی جەماوەری کوردستان دەنگی داوە
ئەرێ تا ئێستا ئەم جەماوەری ئێمە و ئەم خەڵکو و جەماوەری کوردستانە لە واقعەکە تێنەگەی ئیتر بەس نییە بەڕاستی کاتێەوە هاتووە خەڵک و جەماوەری کوردستان بە وەعیەکەوە کە ئێمە کە ئومێدمان وایە واشی ئەبینین بە ئومێدێک و بە وەعێکی تەواو ئەم جارە بێتە سەر سنووقەکانی دەنگدان جارێ وشەی نەهاتنە سەر سنووقی دەنگدان با نەمێنێ هیچ کەسێ لای خۆیەوە ئەم بڕیارە نەدا بایکۆت و ناچم و کاردوەرناگرم و ئەمە مەساتی میلەتە زیاترەکە هیچ نەکردوەوە بۆ موقیفەت زەربە لەم وڵاتی خۆ دەدەی عقوبەی ئەم خەڵکە ڕۆژفروتەی خۆ دەدەی بەبێ ئەوەی بەخۆ بزانی ئەوسانۆر دوجارەوەی نەرسێ بۆ دەنگدان هەر مححکومە بۆ یاسا و بۆ بڕیارانەی کە دەسەڵاتی گێتە سەر حکم و دوایی هەرچەنێ ئاخ و ئۆفی بۆ کێشی تۆ ئێستا بڕۆ سەر سنووقەکانی دەنگدان دەنگیان بەدەرێت عقوبەی ئەوانە سزا بە کە چەند ساڵە سزا دەدەن کە چەند ساڵە لێ پاڕێت و ئاوڕە لێ نهاتەوە خانە نشینیانی کوردستان لەسەر ئەم مێزەکاندانە من ئێسش بیریمە بەرنامەکە کا حەکیم پێشکەشیە کرد باسی کێشەی موچە و ئەوانە بوو دەنجەکەی 4 ساڵە بۆ پێش من باسم کردوتم ئەم حکوومەتی هەرێمەی ئێمە یەک وەفای هەبێ بۆ ئەو خانە نشینەی 40 ساڵە خزمەتی کردووە سەرۆتە ماڵەوە پەکەوتەیە گۆچانێکی پێ ناتوانێ هەنگاو بنێ وەفاکە چییە؟ لیستی مەعاشەکەی بخە بە یەکەم یا کاکە بیخەناوە ڕاستیان قسەخیرەوە نەیان کرد ئەم منە بێ منەت بوون ئەم هەموو هاوارە چەند خانەنشین لە بەردەم بنکەکانی بانقەکانە گیانی سپارت گیانی دەرچوو بورایەوە زەڵدە لەیە ئەوەنە خۆیان نەلەخشان ئەوەنە تۆزێ هەتا حکومەتی ناوەندی هات چکە حکومەتی ناوەندی ئەم سەمانگی چەنە؟ مانگی نوێیە وانە لە 1 و 2 مانگی سەرەتای هەموو مانگێ 1 و 2 سەرەتای و مەعاشی خانەنشینی شارستانی و عسکەریەدا لە سەرەتای مانگێش تا مانگ کەسی ڕۆژی ماوە ئەوە وەفایە اینجا ئەم خەڵکە هاواری کرد موچەی خانەنشینی وەکو بەغالێکن وڵاتی مرکزیە فیدرالیە سیستمێکی هەیە کە ئێمە گاڵتەمان پێکردن گوێیان لە کەس نەکرد هەتا بەغا کردی ئەم مانگە بینیتان ئەو جی لە ڕەش و چەندێک گەشا بوونەوە چەندێک دڵخۆش بوون پارەکەی بۆ ناوژێرە ئەمە تاکەی ئەوە لەسەر دەستی ئەوان نهاتەدی لەسەر دەستی حکومەتی ناوەندی هاتەدی بە جوهدی خۆیان چکە خانەنشینان خۆیان ڕێکخراوێکیانەیە زۆر مەردانە چوونە بەغا و لە محکەمەی فیدرالیش کاتیان کرد و داکۆچیان لە مافەکان من لێرە و دەستخۆشیان یەکەم مەبەستمەوەیە هەم خانەنشینیان هەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەموو جەماوەری کوردستان بەبێ جیاوازی و گەنجە خۆشەویستەکان و ئەو قوتابیانەی کە لە ساڵی 2014 تەخەڕوجیان کردووە تا ئێستا کە حیزبیان لە پشت نەبووە یەکێتی و پارتیان لە پشت نەبووە تاعین نەکراون ئەویان لەبیر نەچێ ڕۆژی 20 تۆڵی خۆیان بکەنەوە بچن دەنگ بدەن بە وجدانیشەوە دەنگ بدەن بۆ ئەوەی سزای ئەوانە بن کە چەند ساڵە حساب تا هەر ئاوڕشتان لێنان ئەم هەموو گەنجە نازارە گەنج خۆیە کوژێ یەک دەسەڵاتدار لەم وڵاتەمەی گرژ نابێ گەنجە ڕابۆ خارج بە پۆل هەزاران ئەخین کێ لەو ئاوانە وەڵا ئەوە سەرۆکی حکومەت لوتفی کرد جەنازەی بڕیاریە جەنازەکە ما بۆێنیتەوە بۆ ئەهێڵی بۆ بەرنامەی دانانەی پلانێ دانانی تا ئەم گەنجە نەڕوە بۆ موت گرژ نابێ بۆ شرکە ساتێک بی سیستە تەلەڤیزیۆن بڵی لە یەک وڵات لە یەک مەسئولی ئەم وڵاتە تا بیست و داوای لێبوردنەکەی کردبێ بۆ شرکە ساتێک وەڵێرە وەڵاهی هەتا نەگاتە قورقوڕەکان دوول لە ڕووی جەناب ببینن هەتا تڕۆ نەکرێ لە پۆستەکەی اینجا چەند ساڵەوە ڕاستی مەزوڵمان لە خەڵکو و ئەم بیلەتی خۆمان چەسارەت و ئەیت بۆ تا لەسەر مێزەکە بووی ئەوە نەوت مەساڵحی لە خەتەرا بوو بۆیە بەڕاستی کاتیەوەیە خەڵکو جەماوەری کوردستان زۆر ئازایانە زۆر ژیرانە زۆر جەربەزەیانە حتا گوناحە ئێستا کارت ماوەتەوە لە بنکەکانی دەنگدەناو خەڵکێکی وەری نەگرتوتەوە بابشین وەریگرینەوە والله ئەم جارە زۆری فەرقە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی بژانەکانی عێراق سەرپەرشتیان پرۆساکە لەژێر دەسەمانانی باشە جاتۆ باست دەوە کردوتە لە هەر وڵاتێک هەڵبژاردنێکی نەزی پاک و بێگرد ئەنجام بدرێت ئەوە ئیسلامیەکانن کە ینی لە سەدارایان و سەرکەوتن و هێن و بەدەزێن لەو وڵاتانی کە هەڵبژاردنیش نەکراوە لە وڵاتانی عەرەبی مەبەستمە جیهانی عەرەبی ئیسلامی مامۆستا ئەگەر هەڵبژاردنێکی ڕاستەقینە و پاک و بێگرد کۆمیسیۆنێک ئەم هەڵبژاردنە بەڕێوە بەرێکە بە یەک چاوسەری هەموو لایەنەکان کە لە هەموو وڵاتانی دیکە خەڵک و جەماوەر دەنگێن بە ئیسلامیەکان باڵێ حتا لە وڵاتانی ئەوروپیش ئەگەر خەڵکێکی مسلمان بوو بێ چوو بێتە ناو ئەنجومەنێکی شارەوانیەوە یا چوو بێتە ناو حیزبێک لەو حیزبانەی وڵاتانەوە ئیلا ئەوەنە نمونەی جوانی لە ڕووی ئەخلاق و خزمەتکردنەوە پێشکەش کردووە خەڵک دەنگی پیاوە لە هەندێک شوێنە عومدەی شارەکانیشان وەرگرتووە
لە وڵاتانی غەربی ڕاست لە وڵاتانی ئیسلامیش هەروایە ئێستا بەداخەوە ئەو ئوسوبەی کە گیراوەتە بەر ئوسوبی سەرکوتکردن کە بکردنەوەی دەنگە ناڕازیەکان داخستنی حیزبە سیاسیەکان دروستکردنی توهمە و ئێرهاب و ناو ناتۆرە بۆ ئەو حیزبانی کە ئەیانێ بێنە پێشەوە خزمەتی خەڵکەن مەبەستە وڵاتانی عەرەبی بەڵێ وڵاتانی عەرەبی و ئیسلامی بەداخەوە ئەمە وای کردوسە لە بەغدادیش هەمومان بینیمانێ وڵاتێکە حیزبێکی تیا بوو بە ناوی جەماعەی ئیسلامی هەر ڕۆژەی ئەو ئافرەتە کە حکمی وڵاتەکەی کرد و دوای ڕای کرد هەر ڕۆژی قیادەیەکیان هێڕا و ئەعدامەکرا لەسەر هیچ هەر لەبەرەوەیان نابێ حیزبی ئیسلامی هەبێ لە وڵاتە ئەوە یانی ئیرهاب هەر وشەی ئیسلامی یانی ئیرهاب هەتا خەڵکەکە هەڵسان جەماوەرەکە هەڵسان 300 کەس لە خەڵکەکە کوژرا بە تایبەتی تە لە قوتابیانی زانکۆی بەغدادیش 300یان لەشەوە تەسلیم نەبوون ئەو بوو ڕێوزەرەکە ڕای کرد ئێستا ئەو حیزبە ڕسمێتی وەرگرتەوە چۆتەوە پەرلەمان یعنی هەر کاتێ ئەندەنووسیا هەروەها مالیزیا هەروەها ئەوانەی وڵاتانی ئیسلامی بەگشتی لەم سەری دنیا بە ئەو سەری دنیا دەواازەکان بکرێتەوە چونکە بۆ تۆ خاوەنی ڕیسالە و پەیامێکی خان و ڕیسالە و پەیامەکە پەیامی ئیسلام چی بێ ماڵێ ئەڵێ ئینسانە بێ خۆنەویست بێ ئەبێ ئینسان بەرژەوەندی براکەی چۆن خۆ بۆ خۆتت پێخۆش بۆ براکەشت پێخۆش بێ ئەمە لە پەیامی ترانیە ئەمی ترە ئەم بیرۆکانەی تر خۆی خوا توی ئەویش ڕەسمالی دیموکراسی نازێت تۆ گرنگەوەیە ئەڵێ الغایەت تبرر الوسیلە تۆ هەموو شتێ بکە لە پێناوی بکێ بە ئامانجی خۆت خەڵکە کوژی خەڵکە شێلی مەبدەی خەڵکەکەی دەژێت پێت حساب بۆ خەڵک ناکەی تۆ گرنگە بگە ئامانجی خۆت ئەمە لە ئیسلامانیە ئیسلام ئەڵێ ئێمە هەمومان برایەشین و ئەبێ تۆ کە ئەو کەسە بوو بە برات ئەبێ ئەوی بۆ خۆتت پێخۆش بۆ پێخۆش بەڵام لەوانەیە پرسیارێکی جدی هەبێت لە وڵاتانی عەرەبی و ئیسلامیش و بەتایبەت با بڵێن لە هەرێمیش خەڵک بۆ دەنگ بە ئیسلامیەکان ئیسلامیەکان چیان پێکرێ باش ئێمە تەبانە پرسیارە ئەکرێت قسەیەکە و خەڵکێک گەڵێ کاکە ئیسلامیەکان ئەگەر بێت و زۆر دەنگیش زۆری نەبێنن ناتوانن حکم و دەسەڵات وەرگرن تەبانە ئەمە وانییە ئێستا ئەوانەی حکومەکە لە عێراقا بەدڵی ئەمریکانی خواستیان ئەمریکانیە ئەو حیزبە شیعانە شیعان بەڵێ بەڵام ئیسلامی جمهوری ئیسلامی ئێران لە پاڵمان لە جمهوریەکی ئیسلامیە و لە ساڵی هەفتاونەوە حکمە و تا ئێسش بەردەوامن و نەک ئەو کۆمەڵە وڵاتانی تریش وابەستەی ئەو دەوڵەتەی ئێستا لەوێ و نەیاری ئەمریکا و دوژمنی سەرەکی ئیسرائیلیشن ئەی زەحمە نەبێ بۆ لە شوێنی خۆیانن و بۆ ئەمریکا حەزەکە ئێستا ئەوە نەمێنێ و دەسەڵات و سوڵتەیە نەخێوانیە ماوەتەوە سەر ئیرادە تۆ وەرە حیزبی ئارەزومەندی خۆت ئەوەی کە خۆت بەدڵتە وازیاری خۆتە وەرە ئەمە هەڵبژێرە ئیسلامیەکان من ئەمە بە جەماوەری کوردستان ئەڵێم ئیسلامیەکانی کوردستان هەتا ئێستا وەکو مۆمێک سوتاوان بۆ خەڵک پەرۆشی پەروەردەی خەڵک و جەماوەری کوردستان پەرۆشی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان پەرۆشی مناڵە بێباوکەکانی کوردستان کەفالەتی خەڵکی بێ دەرازانە کەفالەتی مناڵەکانیان کردوون حیزبی ئیسلامی هەیە لە وڵاتە حیزبی ئیسلامی ئەوەی من وەکو داتا وەرم گرتووە لە ڕێی حیزبە ئیسلامیەکانەوە تا ئێستا 150,000 مناڵی بێباوک کەفالەتی بۆ کراوە و بەخێو کراوە تا گەورە کراوە کەمە ئیشی حکومەتە کە ئیشی حکومەتە بەس من دەستگای بەخشین بۆ نمونە بۆ جەناب تێنمەوە هەتا ئێستا 237 خانووی بۆ مناڵی بێباوک و خەڵکی بێدەرەتان دروست کردووە بە وەزارەتی ئاوادانکردنەوەی حکومەتی هەرێمەڵێم چەند خانوو بە بێبەرامبەراوە بە خەڵک خانووشیان دابێ بە خەڵک دایانە بە سەرمایه‌دارەکان و مستەسمیرە گەورەکان ئەوانیش بە 6 قات پارەیان لە خەڵکەکە وەرگرتوەوە بە ناوی خەڵکی نەدارەوە یا هەتا ماوە ئەو کەسێک چێت نایە بکرێکی حکومەت بێت چکە هەموو مانگێ 4 وەرەقە 5 وەرەقە بێ باتەوە ئەمە چۆتە خانوویشی نیشەجەبوونە کە ئەرزەکەجی خەڵکە هی حکومەتە پێی دراوە بەڵام مستەسمیری لە پاڵیا بووە بە ملیارلێر و حساب بۆ حکومەتیش ناکە ئەمەی کۆمەڵی دادگەری مؤسساتی کۆمەڵی دادگەریکە ئێمە بەم وەزعونەداری خۆمان کۆمەڵی خەستەخانە و کۆمەڵگەی تەندروستیمان بۆ خەڵک دروست کردووە چونکە بەڕاستی هەستەکەین هەموو لایەک ئێوێ ئەو خەڵکە بچەوسێنێتەوە نەک لە کاتی ئاسایە لە کاتی نەخۆشیەکەی شیابچێت چی پێ لە گیرفانە خاڵی کاتەوە ئێمە هاتوین کۆمەڵی خەستەخانە و کۆمەڵی پزیشکیمان کە نزیکەی 6 نەکردوێتەوە هیچمان نەکرد بێ ما خەڵک و جەماوەری کوردستانی ژێبینێ
بلیتی دکتۆرەکانمان دکتۆر ئەخسایەکانمان کە هیچیان کەمترین لە دکتۆری خەستەخانە معتەبەرەکانی ئەوانیش بە 3000 دینارە. واتە ئەو نەخۆشەی ئێمە بەدەستە لەرزە نایەتە ناو خەستەخانەکانی ئێمەوە چونکە 3000 پێیە پێیشی نەبێت چێتە لای ئیدارەی خەستەخانەکەی مەڵە پارەم پێێنێڵ پارەکەت بۆ دراوە بڕۆبزانە ئەمڕۆ بە بۆنەی مەولودەوە کۆمەڵە کلینیک هەر بەبێ بەرامبەر کراوە. باوەڕکە کاکدانا ئەو مەهامە کە خەستەخانەکانی کۆمەڵ پێی هەڵساون وەزارەتی سەحیح حکوومەتی هەرێم بەو هەموو ئیمکانێتە زەبەلاحەوە نەیتوانێت ئەو خزمەتی ئەو مؤسسە بچووکانەی ئێمە کە لە چاو دەوڵەت و مؤسساتە گەورەکانی ئەوانە هیچ نییە تەقدیمی کات چونکە ئێمە دەستمان قسۆ سەر برینەکە و ئەوەی پێمان کرابێ بەڕاستی بۆ خزمەتی خەڵک ئێمە گەر بێت و ئالەم کۆمەڵە لە مەجاری بێباوکانە لە مەجاری خەڵکی هەژارە لە مەجاری خەڵکی نەخۆشە لە مەجاری دروستکرد حتا ینی دروستکردنەوەی هەلی کار یا دامێنکردنی هەلی کار بۆ خەڵکی هەژار ئێمە وەکو کۆمەڵ یا وەکو دەستگای بەخشین هاتوین هیچمان پێ نەکرابێ هاتوین کۆمەڵە خەڵکی نەدا ڕووی تێک کردوین ماتۆڕێکمان ئەم سێتایەکانمان بۆ کڕێتوانە بڕۆ کەسابەتی پێکە بۆی دەست لە کەسبان نەکەیتەوە نزیکەی 400 ماتۆری هینوان تا ئێستا ئاوا بۆ خەڵک دابین کردووە بەس بۆی ژیان و بژەی خۆی دوورمانتان بۆ دایکی مناڵانی بێ باوکرێت و مەکینەیەکتان بۆ کڕیون ئیش بۆی سەربەرز بێ بۆی ئەو دایکی مناڵی بە سەری بەرز بێ هەست بە نەزمی نەکا و کەسابەتێکی شە بێ ماڵەکەی بێ بەخێوکە. مامۆستا ئێوە لە هەرێمی کوردستانی شەوە ئەمە باسی ئەومان کرد کە وڵاتانەی کە لە ڕووی جەماوەریەوە پشتگیری غەزە بوون خەڵکەکەی دەنگی داوە بە لایەنە ئیسلامیەکان لە وڵاتەیە. ئێمە کۆمەڵی دادگەری لە ڕێگەی با بڵێن دەستگاکانی و لە ڕێگەی با بڵێن ئەو شوێنانی کە معنین لێرە توانی هاوکاری بگەێنێتە غەزە بەڕاستی ینی ئێمە لەگەڵ مسلمانانی خۆشمان نبووین لە غەزە بە ئێستا شێوە لەسەر بێ ئەمە چ پەیامێکی دیکیتیایە بۆ مسلمانان ئێمە وەکو کۆمەڵ وەکو خەڵکێکی مسلمان ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تطبیقەکەین و دایم چاومان لەسەرەتیە فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. نمونة إيمان داران ما يقلاشي في غمرة فرمي يقلاشا لخوش يسيان لبيكوبونيا لعطعاطف الرزيان بيكتري لسوز الرحمة بيكتري كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو كاتك بشك يا البشك للاشي إنسانك عزاري بيقى نارحتي بيقى همو جسم كايليت نارحتي بيقى يما كميل لا ينوين كهاور مالي يلصا وبراستي لم كردستان عزيزي خومانوا لم كردستان كنوكاني صلاح الدين ايوبي تياجي هاور ما كردمان او الظلم على مسلمانان غزة اكريه واو مسلمانان جريمان برامبر اكريه واوانا زيانوزم عالمي وكفر عالمي ولاتاني غربين كبزين بمسلمانان او همو صاروخ وطوب تقمن يدابرين مثلا او من علانا بس او افرتانا كتا سوى نزيكي 41000 بس شهيد غير مفقود كمفقود نزيكي 10000 به او 50000 صح زابري داري شيء غير اوار وقربصري ومالويراني كقانون ما هو بيوا اما بواجبك اسلامي زانين هاواري اما لقال هاواري ومسلمانان به دعاء ممكن كومبكيان كاين دەستی یارمەتیان بۆ دروستکەین بڕۆی لێ خەستەخانەیان بۆ دروستکەین لێرەوە گۆشتی قوربانیان بۆ بنێرین بە واجبی شەرعی خۆمان ێزانین. زۆر باشە ئەکرێ ئەم با بڵێن سەرکەوتنی مسلمانان پارتی کاری ئیسلامی لە ئوردون لە وڵاتانی دیکەی ئیسلامی و عەرەبی و لە داهاتووکی نزیکیشدا لە هەرێمی کوردستان دووبارە بێتەوە؟ کاک دانا با یەکشت بە جەناب بڵێم لە وڵاتانی عەرەبی ئەگەر دەسەڵاتدارەکانی زاڵم بن بۆ چارەی مسلمانانیانەیە بەڵام ناتوان بێئەدەبی بەرامبەر ئیسلام مسلمانان بکەن و ناتوان نژایەتی مسلمانان کەن هەر لەم کوردستانەی خۆمانەوە کام حیزب بە خۆی بە چەپ و عەلمانی و ئەو پەڕی بێدی نەزانێ با ڕێز ناتوان ڕێز لە ئیسلام نەگرێ ناتوان ئەچێ ئێستا ئەمڕۆ یادی مەولود بوو ڕاستە ڕئیسی حیزب عەلمانەکانە چەندە موناسەبەکانی یادی مەولودەوەدان کە باوەڕیشیان پێی نییە باشە ڕۆن نوێژەکان لە کاتی انتخابات هەچنە مزگەوتەکانەوە جەماعەت دەکەن ئەمە معنای ئەوەیە ئیسلام عەزیزە لە وڵاتاوە و داکۆکیکار و بەرگریکاری هەیە کۆمەڵی دادگەری فەخرەکە ئاعتیزازەکە لە هەر شوێنێ خەڵکێک ڕوبەڕووی ئیسلام بێتەوە بیەوێ سنوور بەزانن بەرامبەر ئیسلام بکات کۆمەڵی ئیسلامی بەرامبەری وەسێ هەر کەسێ بێ هەر چەندێک ناوی زل بێ هەر چەندێک قواتی هەبێ هەر چەندێک حکم و دەسەڵاتی هەبێ. بەڕێز مامۆستا نوورسەنگاوی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس بۆی لە ئەمڕۆیە لەگەڵمان بوویت.
خۆشەویستان تا ئەڵلقەیەکی نوێی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان.